هۆکاری پابەندنەبوونی کەسەکان لە کۆمەڵگەیە بە وعد و بەڵێن چییە؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم خۆشحاڵن کاتون بۆ ئێرە سەرایمان بکەن و هۆکاری تاخیربوونی وعدەکە زۆربەی جارکە ڕێتەوە سەر کەسایەتیەکە هەندێک جار لەوانەیە کابرا یعنی بەدین بێت و بە ئەخلاق بێت و بەڕێز بێت بەڵام وعدی بەڵێنی نییە. بۆچی؟ وعد و بەڵێنی زۆربەی کات لەوانەیە ئیشێکی بێتە پێشێ جار وایە خۆی لە خۆیدا زۆربەی کات ئیشێکی بۆ زیادە بێ شێکی دێتە بێت ئەوە بە عوزرەوەیە عوزرەوەی ڕاستە باشە کەسێک عوزری نییە هەر خۆی فێر بووە ئەو کەسایەتی دەگۆڕێ زۆربەی کۆمەلگەی کوردی نەفەری وای زۆری تایە خۆم هاوڕەکان زۆربەی ئەوانە ئەڵێ وەرە فڵان شوێن ئەسم لەوێ نییە خۆی ینی تۆ بە چاوی خۆدا و کەسانت بینیوە بە چاوی خۆم بینیمە زۆریشە لە دەور و بەرمە لەوانەیە لێرانش بوو دەست مەکە بۆ کەس لێمان تووڕە نەبوو مەبەسم ئەوەیە چۆن چارەسەری بکەین ئەم کێشەیە چارەسەر وەڵاهی چارەسەری زۆرە بەڵام کەسایەتی بۆ کەسایەتی ناگۆڕێ پێویستە ئەوە یعنی حکمێکە بێ حام بێ کۆمەلگا بە حام چاک بکرێنەک من و ئەو زۆر بەماوانە تۆڵێ ئەگەر کەسێک بێوعد و بەڵێن بوو عقوبە بدرێ ئارەوەڵا عقوبە بدرێ عقوبەی گەورەش نەگچکە دەست خۆش بێ سپاس خۆشحاڵ بوو. طبعا ئەو گەنجێکی زۆر بەڕێز باسی لە هۆکارێک کرد بەڵام نەیتوانی بەپی پێویست دەری بڕێ وتی دین زۆر کاریگەری بەهێزی هەیە لەسەر ئەم بابەتە چونکە جاری وا هەیە ئینسانەکە نوێژەکە ڕۆژوو ئەگرێ زەکاتەدا بەڵام ئەم نوێژ و ڕۆژ و زەکاتە کاریگەری لەسەر ئەفعال و خوڕەوشتی ئەو ئینسانە نەکردووە لە کاتێکە لە قورئانە زۆر بەڕوونی باسی پەیمان و بەڵێن کراوە باسی وعد کراوە بە هیچ جۆرێ نابێ ئێمە پەیمانشکێنی بکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر جار ئاگاداری کردوونێتەوە لەو بابەتە جا کەسانێک ئەبینین دیندارن بەڵام پەیمانیان نییە متمانەیان لە لای خەڵکی لە دەستداوە کاتێک کە وعدێکە دەن خەڵک بە باشی ئەزانێت کە ئەمە نایباتە سەر ئەوە نیشانەی پرسیار ئەکەوێتە سەر ئیمانیان ئەکەوێتە سەر نوێژەکانیان ئەکەوێتە سەر زەکاتدانەکانیان کەواتە دینداری تەنها ڕواڵەت نییە بەڵکو ناوەوەشە کە پێی ئەوترێ مەرتەبەی ئیمان.